نەجادەیان هەیە، نە خزمەتگوزاری هەیە، نە بەنداوەک دروست کرایە، تەنها بە تۆپ و درۆن و چەک و ئەسلحەی دەدەن. لێرە خزمەتگوزاری دەڕوا لەو لای چەک بەکاردێ، لێرە ئاوەدانی هەیە، خۆشگوزەرانی هەیە، لەوێ ئامۆزای دەکوژی، لێرە ئەمن و ئیستیقرار هەیە، لەوێ کەس سەرمایەدارەکان زۆربەی هەر زۆریان تەئمین نینە لە ملک و ماری خۆیان، زۆریان وا لەو هەولێرەی دەژین، هەندێک چوونە دووبەی، هەندێک چوونە، ینی وەکو دەڵێ خاوەیان لێ وەردەگیرێ، ناتوانن بە ئارەژی خۆیان تیجارەت بکەن، سەرانە وەرگرتن هەیە، باج وەرگرتن هەیە، لە گومرگەکان تریاک داخل دەبی، دووک داخل دەبی، هێلکەیە بە قاچاق داخل دەبی، داهاتەکەی ناگەڕێتەوە خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر جار وەزارەتی دارایی کێشەی هەیە، لەگەر ئەمە لەگە بەغدایە دەرێ داوای 120 میلیارمان لێ دەکەن، هەولێر پارەکەی خۆی لەگە دۆچی هەموو ئامادە دەکا، چەندین مانگە سلێمانیەوە چەند ساڵێک نییە، دوو نییە، سێ نییە، دەرێ داهاتم کەمی کردی، ئەدی ئەو هەموو حدود و ئەو هەموو گومرگە و ئەو هەموو سیارە و ئەو هەموو تڕێلە نەفتە دەڕوا، ئەو پارێ چێوە دەچێت، ئەو پارەیە ناچێتەوە ناو خەزێنی حکوومەت، ئەو پارێ سەرەڕای